دەچینە لای تەوەری یەکەمی گفتوگۆکردن لەسەر ئەو بابەتانەی ئەمڕۆ لە بەیانی کورساردنی و زاباسی دەکەین بێگومان لەگەڵ نزیکبوونەوەی وادەی کشانەوەی هێزە شەڕکەرەکانی ئەمریکا کە لەم مانگای ئەنجام دەدرێت لە عێراق بارودۆخی سیاسی و ئەمنی تا ڕادەیەک لە عێراقا ناسەقامگیرە جموجوڵەکانی داعش تیرۆستانی داعش دەستی پێکردوێتەوە پەلاماری هێزەکانی پێشمەرگەی کوردستانیان ناو پەلاماری چەند ناوچێکی تری عێراقیان داوە ئەمە ترسیانە لەگەڵ کشانەوەی هێزەکانی ئەمریکا زیاتر دەبن یاخود بارودۆخی عێراق لە دوای کشانەوەی هێزە شەڕکەرەکانی ئەمریکا بەرەو کوێ دەڕوە ئەم بابەتە ئێمە ئەمڕۆ گفتوگۆی لەسەر دەکەین بە میانداری بەڕێز عەدالەت عەبدوڵڵا نووسەر و ئەکادمی کە ڕاستەوخۆ لە ستۆدیۆ لەگەڵماندا کاک عەدالەت بەیانی باش و بەخێر بخێر بێت کاک عەدالەت با لەوە دەست پێ بکەین مەترسیەکانی کشانەوەی هێزە شەڕکەرەکانی ئەمریکا لە عێراق لە چیایە ینی ئاماژەکانی دەرکەوتون بۆ جموجەڵانی کە داعشەیکە ڕێکەوتنێک هەیە وەکو ئاگادارم ڕێکەوتنی لە ئەنجامی دیالۆگی استراتیژی نێوان وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا و حکوومەتی کاڵزمی ئەو ڕێکەوتنە وەکو ئاگادارن بۆ ئەوەیە ئەو هێزانەی کە پیانەوەتری هێزی شەڕکەر لە عێراقا نەمێنن و دەستەواژەیەک بەکارهێنرێت کە گۆڕینی ئەرچی ئەم هێزانەیە ئەنی ڕاستە وشەی کشانەوە یان پاشەکشی هێز هەیە لە ڕێکەوتنەکەیە بەڵام گۆڕینی مەهامیش ئەشەیە بریتی بێ لە جۆرێک لە ئاڕوگۆڕی ئەو هێزانە لەوەی کە لە هەر پێویستیەکی سەربازی و ئەمنی عێراقا لە جێتیەوەی هێزی شەڕکەر بن هێزی ڕێنوێنی کار بن کۆمەڵێک ڕاوێشکار بن کۆمەڵێک خەڵکی مەشەخکار بن کە لە ماوەی زەمەنی بوونی خوان لەسەر خاکی عێراق ئەو ئەرکە بگێڕن کە هاوکاریکردنی هێزە ئەمنیەکانی عێراقاوە هێزی سەربازی عێراق واتە ڕاستە کاتی جێبەجێکردنی ئەم ڕێکەوتنە نزیک بۆتەوە بەڵام بە سروشتی حاڵ ئەو کاردانەوانەی کە هات بە دوای مەسەلەی کشانەوەی هێزەکانی ئەمریکا لە ئەفغانستان تا ڕادەیەک ینی زەخمی گفتوگۆکردن و چڕبوونەوە لەسەر ئەم بابەتە سەبارەت بە عێراق کەم بووە بێجگەلەوەی کە مەلەفی عێراقی مەلەفێکی جیاوازە یعنی مؤسسەیەکی بەحسی وەکو ڕاند کە لە کالیفۆرنیایە لە مانگی سێی ئەم ساڵە باس لەواکەن کە عێراق ئەفغانستان نییە عێراق وڵاتێکە کە وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا بەرژەوەندی دوورمەودایتیا هەیە و گۆڕەپانێکی سیاسیە کە بەشێک لە هێزە ناوچەیەکان زلهێزە ناوچەیەکان و هەندێک تەنە نەزلهێزی نێودەوڵەتی وەکو رووسیا و زلهێزی ناوچەی وەکو ئێران تورکیا هەموو ئەمانە خاوەن نفوزن لە ناو عێراقا و هەوڵی گەشە پێدانی شێدەن و ئەمە لە مەودای دوورە و لە مەودای نزیکیشە بە شێوەیەک لە شێوەکان هەڕەشە دروستەکە بۆ سەر پێگەی ئەمریکا بۆ سەر پێگەی ڕۆژ ئاوا بەگشتی لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە تایبەتیش لە ناوچەیەکی گەڕگرتووی وەکو عێراق کە هێشتا قسەخامگیری سیاسی و ئەمنیتیانە واتە لەناو ئەمریکا خۆشیە گفتوگۆیەک هەیە کە بابەتی کشانەوەی هێزەکانی ئەمریکا ئەبێ زۆر جیاواز بێت لەو سیناریۆیی کە لە ئەفغانستانە ڕوویدا لە ناو عێراقی شاوی پەیوەندی بە عێراقیەکان خۆیانەوە بێت ناو عێراقی شەڕاستی بوێ ڕەنگە چەند گروپێکی چەکدار کە نزیکن لە هێزی هەرێمایەتیەوە بە پلەی یەکەم لە ڕێگەی ڕاگەیاندنەکانیانەوە لە ڕێگەی جۆرێک لە ئەوەی پێوترێ پۆلیتیکەل مارتینگ یعنی مارکتینگ ئەوەی پێوتری تەسویقی سیاسی بۆ ئەماکەن کە ئەم هێزانە بوونی هێزەکانی ئەمریکا لەسەر خاکی عێراق کێشەی بۆ دروست کردون و پێویست ناکات لێرە بن و ئەموشمان ئاگادارین کە ناو بەناو موشەکەگرن بن کە سەربازەکانی ئەمریکا ینی ئەگەر ئەم گروپە چەکدارانەی لێ دەربێنی بەڕسمی داواکاریەک نییە لەلایەن عێراقیەکانەوە کە هیچ بوونێکی ئەمریکی لەسەر خاکی عێراقا نەمێنێ عەدالەت شتێکی تر هەیە لێرە ئەوەی کە تا ئێستا پاڵپشتی لە حکوومەتی عێراق یاخود لە هێزی سەربازی عێراق کردووە ینی ئەمریکا بە دەرەجەی یەک بە پلەی یەکەم بووکە بە تایبەتی لە شەڕی ڕوبەڕووبوونەوەی تیرۆرستانی داعشە یعنی پێت وایە مەترسیەکانی داعش یاخود ئەو نەکەم بوونەتەوە یاخود هێزی سەربازی عێراقی ئەو نەتۆکمە بووە پێویستی بە پاڵپشتی سەربازی هێزەکانی ئەمریکانەگەل هەم هەردوو لایەن هەم لایەنی عێراقی و هەم لایەنی ئەمریکیش ینی هەتا لەو دانیشتەی کە لە
کۆتایی مانگی تەموزی ئەم ساڵە لە نێوان بایدن و کازمیە کرا لە ئەمریکا هەردووشان گەیشتونەتە ئەو باوەڕێی کە عێراقیەکان هێشتا پێویستیان بە ئەمریکەکان هەیە یعنی دیاردەی داعش بە تەواوەتی کۆتایی نەهاتەوە بێگومان راپۆرتی استخباراتی هەم لەلایەن لە جهتی عێراقی و هەم ئەمریکی شەو بە بەردەوامی هەیە کە ئاگاداری جموزوڵەکانی داعشن لە چەندین ناوچەی جیاجیا لە عێراقا بە تایبەتی لە دوو ناوچەی دیاریکراوکە یەکێکیان ناوچە سونە نشینەکانە یەکیشیان ئەو ناوچانەی کە پێیان تێ ناوچەکانی جێی ناکۆکی ئەوەی کە ئێمە خۆمان بە زاراوەیەکی نەتەوەی پێڵی ناوچە کوردستانیەکان ئەم لەم دوو سنوورەیە هەم عێراقیەکان و هەم ئەمریکیەکانیش ئاگادارن کە جمۆجۆڵی داعش هەیە کاری تیرۆریستیەکەن خۆیان ڕێخستوتەوە اینجا لەو پرسیاری کە پرسیت بیبەستیتەوە بە بابەتی ئەوەی کە کاتی کشانەوەکە نزیک بۆتەوە هێزەکانی ئەمریکا تا ڕادێکی زۆر لە ڕووی معنەویەوە بۆ داعش بابەتێکی معنەوی گرنگە یعنی پیان وایە کە ڕەنگە فشارێک دروست ببێت لەم ماوەیە بە تایبەتی کە هەندێک هێز هەن پیان وایە گەشەکردنی نفوزی ئەوان لە ناو عێراقا لە بەرامبەر هێزەکانی ترە لە گۆڕەپانەکەیە تا بەتەسەوری ئەوان بەندە بەوەی کە هێزەکانی ئەمریکا لە عێراقان نەمێنن بوونیان نەمێنێ پیان وای لەم حاڵەتەیە هەم هێزی هەرێماتی هەیە پاڵپشتیانەکە و هەم ئەتوانن هەژمون بکەن بەسەر چەند ناوچەیەکە کە ئەوان قەناعەتیان بەوەیە کە ئەبێ بوونیان تایە هەبێ بەڵام ئەمە لە بەرامبەرە ئەگەر تێگەیشتنی هەندێک گروپی چەکدار یان هەندێک گروپی سیاسی بێ لە عێراق لە بەرامبرە دوو نوێنەرانی سیاسی دوو پێکاتەی گەورە لە عێراقە کە سونەکان و کە کوردن لە پێکاتەکانی تر بە تایبەتی لە شیعە و لە هەتا لە ئەتوانین بڵێن بەشێک لە کەمنەتەوایەتەکانی زیاتر ئاگاداری ئەوەن کە پاشەکشەی یەکجارێکی ئەمریکیەکان لە عێراقا دوو بۆشایی گەورە دروستەکە بۆشاییەکیان بۆشاییەکی ئەمنیە لە ناوچەکانی ناوچە سونە نشینەکانە کە لەم حاڵەتەیە ئەوەی وەکو سیناریۆ چاوەڕوانکراوە لای ئەوان جێی مەترسیە ئەوەیە کە چێ پڕی بکاتەوە ئیما داعش پڕیەکاتەوە ئیما حەشدی شعبی پڕیەکاتەوە یعنی لە هەموو حاڵەتێکە سونەکانی عێراق زۆر ترسی گەوریان هەیە کە ئەگەر بێت و لە ڕووی معنەویەوە یعنی بابەتی کشانەوەی ئەمریکا هێزە شەڕکەرەکانی ئەمریکا لە عێراقا بە تەواوەتی بچێتە بواری جێبەجێکردنەوە بە تایبەتی کە لە قۆناغی ڕابردووە لە سەردەمی باراک ئۆباما بۆ نمە باراک ئۆباما کاتی خۆی لە 2009 کاتێ ئەدیدەکە هێزەکانی ئەمریکا بشێنێتەوە هەمومان بینیمان کە قەرارەکەی بردەسەر یعنی لە کۆتایی 2011 لە 200,000 چەکدارەوە هاتە سەر 5,000 چەکدارێک بە هەمان شێوە ئەو لە کاتی با بڵێن ترامپ قەراری دەکە هێزەکانی ئەمریکا لە عێراق کەم کاتەوە دیسانەوە جێبەجێ کرد ژمارەیەکی تر لەو هێزانە دیسان لە عێراق کشانەوە ڕێکەوتنی دیالۆگی استراتیژی نێوان بایدن و کازمیش دیسانەوە ئەگەری ئێوەی هەیە بخێتە بواری جێبەجێکردنەوە واتە ئەگەر چی بۆ نمونە خۆی ژماری ئێستا ژماری هێزە شەڕکەرەکانی ئەمریکا لە عێراقا 2500 چەکدارە بەڵام کشانەوەی ئەم هێزانە لە ڕووی معنیەوە بەدڵنیاییەوە بۆ داعش گرنگە جا ئەمە ئەگەر بۆ داعش گرنگ بێت و پیان وا بێ ئەبێتە هۆکاری ئەوەی کە با بڵێن لە هەندێ ناوچەی ترە خۆیان ڕێک بخەنەوە لە بەرامبەرە بۆ سوننا و بۆ کورد هەڕەشەیە بە تایبەتی بۆ سوننا پیان وایە ئەوان لە ڕووی سیاسیشەوە ئەو هێزانەی کە خۆیان بە نوێنەری سوننا ئازانە لە ناو پرۆسەی سیاسی عێراقا پیان وایە زۆر خەمی ناوچەکانی سونە نشینیان نییە و ترس هەیە لەوەی کە ڕێکەوتنی نێوان نوێنەرە سیاسیەکانیان یان لانی کەم بەشێ لە نوێنەرە سیاسیەکانی سونە لەگەڵ هەندێک هێزی شیعە وا بکات کە ئەو بۆشایی ئەمنیەی لە ئەنجامی کشانەوەی هێزە شەڕکەرەکانی ئەمریکا لە ناوچەکانیان دروستە بێ بە جۆرێک لە ڕێکەوتن و تەواطؤیەکی نێوانیان ئەو بۆشایە ئەمنیانە چی پڕی بکاتەوە هێز گروپەکانی حەشدی شعبی بەردەوام لە عێراقدا بەس لە کشانەوەی هێزە بیانەکان دەکرێت دەوترێت دەبێت ئەم هێزانە هەر چۆرێک بێ لە ناو عێراقدا بکشێنەوە ئەم هێزانە لە ڕابردوودا ڕۆڵیان لە عێراقدا چی بووە تا چەندێک توانیویانە کاریگەری ڕۆڵی خۆیان لە عێراقدا بەرجەستە بکەن و لە ئێستاشداوە داوای کشانەوەیان دەکەن خۆی هەر چەند مانگێک یعنی بەشێوەیە
شێوەیەکی مەوسمی ینی وەرزانە تەقیمی ڕۆڵ و ئەرک و ئەو ئامانجانە شەکرێک کە چەندی بەدی هاتوو و چەندی بەدی نهاتوە لەسەر ئەرزی واقع سەبارەت بە هێزەکانی ئەمریکا. هێزەکانی ئەمریکا بە مامەڵە طبعاً لەگەڵ لایانی مەیدانی دۆخی عێراقە کە لایانی مەیدانی دۆخی عێراق ئێستا ئێمە هەمومان ئاگادار یعنی ئەوەی کە سەردانێکی بەغای کردی بێ بۆ نمونە چوو بێ بۆ بەغا بۆن من لە ڕێگەی حەمرینەوە بیا لە قۆڵی خانەقینەوە بێ ئەزانێت کە ئەو بوونە سەربازیە ئەمریکیە کە لە کاتی دوای پرۆسی ئازادیەوە هەبوو لە ڕاستیە نەماوە لە عێراقا ینی دیاردەی بوونی هێزی چەکداری ئەمریکی لە ناو شارەکانی عێراقا کۆتایی پیاتەوە نەماوە بوونی ئەوەی هەیە کە لە بنکە سەربازیەکانایە. تەقیمەکە ئەڵسەگانەکە بۆ ئەوەی تا چەند ئەرکەکەیان تاوا بووە پەیوەندی بە ڕووداوە مەیدانیەکانەوەیە. ئێستا من پێم وایە ئەمەی کە لەم چەند ڕۆژەی ڕابردوو ڕوویدا کە بریتە لە کۆمەڵێک پەلاماری تیرۆریستیانەی هێزەکانی داعش لە ناوچە کوردستانیەکانە و بەر لە چەند مانگێکیش ئەبێ ئەوەش بیرخێنەوە بەر لە چەند مانگێکیش لە ناوچەی دیالە و لە قۆڕی سەلاحەدین و لەم ڕۆژانەیە لە منطقەی ئەمبار ئەمە دلیلی ئەوەیە کە کۆتایی نەهاتووە یعنی بەدڵنیایە ئێستا هەم عێراقیەکان خۆشیان هەم جانبی ئەمریکی شتەیەگەن کە ڕاستە ئیتفاقیەکەیە کە بێ هێزە شەڕکەرەکان بکشێنەوە بەڵام لە دەقی ڕێکەوتنامەکەشە و لە گفتوگۆی ڕاستەوە خۆی بایدن و کازمیە لە ئەمریکا ینی لەسەر خاڵێک کۆک بوون کە ئەگەر بێت و عێراقیەکان توانای ڕوبەڕووبوونەوەی هەڕەشەکانی داعشیان نەبێت لە هەندێک ناوچەی دیاریکراوە ئەوە لە هەر کاتێکە حکوومەتی عێراق لەسەر داوای حکوومەتی عێراق پێویست بکە هێزی ئەمریکی هاوکاریان بێ ئەوە ئەو شتە ڕوئەدا هاوکاریکردنەکەش لە چەند ئاستێکایە ینی هەر تەنها ئەوە نییە کە هێزی شەڕکرد داخلی با بڵێن ناوچەی گرژی ببێەوە ڕوبەڕۆی گروپی داعش بێتەوە بەڵکو بۆی هەیە هاوکارێکە هاوکاری استخباراتی بێ هاوکاری مخابراتی بێ هەواڵگری بێ هاوکاری ئەمنی بێ یعنی لە چەند ڕوویەکەوە ئاستی هاوکاری ڕەنگە ینی ڕووماڵکردنی ئاسمانی عێراق بێەوە پاڵپشتیکردنی هێز عێراقیەکان بێ بۆی بتوانن زاڵ بن بەسەر هەر هەڕەشە مەترسەیە کە داعش لە ناوچی ترە دروستی بکە. کاکەدا لە شتێک هەیە یعنی ئێستا لە دوای ئەنجامدانی هەڵبژاردننی پێشوەختی ئەمجاری عێراق بەرواری یعنی ڕووداوی یاخود بەرواری کشانەوەی هێزەکانی ئەمریکا هاوکاتە لەگەڵ ئەم ئەنجامانەی ئەم ئەنجامانە نزیکن لەیەکەوە دوو ڕووداوی گرنگن لە عێراقا چونکە هەم لە ناو عێراقا لە دوای هەڵبژاردنەکان جۆرێک لە جیاوە جۆرێک لە گۆڕانکاری لە پێگە و دەسەڵاتی حیزبەکان ڕوویاوە لە ناو عێراقا هەم هێزەکانی ئەمریکاش لە سەروبەندی ئەم ڕووداوە و ئەم گرژەی کە هەندێک ڕەتیەکاتەوە ئەنجامەکان هەندێک ئەڵێ خێر ئەبێ بڕوە یعنی لێک نزیک بوونەوەیەک هەیە لەمە لەم کاتەیە کە هێزەکانی ئەمریکا بڕیارێن یاخود لەگەڵ عێراقیەکانان ڕێکەون و بڕیارێن هێزە شەڕکەرەکانیان بکشێتەوە مەترسیەکان زیاتر نابێت لەم کاتەیە چونکە خۆت ئەزانی هێزەکان تا ئێستاش ناکۆکن ناکۆکیەکانیشان تا ڕادێق وایە ئەو بابەتە دیسانەوە لە بێگومان دیسانەوە ڕووداوێکی معنەویە بۆ هێزەکانی بۆ گروپی داعش بۆ لەبەر ئەوەی لە کەم قۆناغا هەبووە کە تەنانەت بەرەیەکی بەهێزی ناوپرۆسی سیاسی لە عێراقە کە شیعەکانن ئەوانیش دابەش ببن بەهۆی ئەنجامی ڕێک نەکەوتن لەسەر ئەنجامی هەڵبژاردنەکان ئەوە لەلایەک لەلایەکی تر سونەکانی عێراقیش دابەش بوونە لە ڕاستیە بۆ چەند ڕاوتێک و چەند هاوپەیمانێتیەک بێنەوە پێکاتێک کوردیشی ینی لەناو کوردیشە دابەش بوون هەیە بەداخەوە ینی ئێستا کێشە هەیە لە نێوان بۆ نمونە هەندێک جار گرژی هەیە لە نێوان یەکێتی و پارتیە لە نێوان هێزەکانی ترە بەگشتی ئەمە یعنی تێو نەتەوێت عاملێکە بۆ ئەوەی بێتەمایی جۆرێک لە قۆسنەوە چونکە ئەگەر بێت و لایەنی سەرچینە و پرۆسی سیاسی عێراقی کە شیعەکانن خۆیان ناکۆچیە سیاسیەکانیان درێژەی هەبێ نەتوانن لەسەر ئەنجامی هەڵبژاردنەکان ڕێک بکەون و ناکۆشەکان بەردەوام بێ بێگومان ڕنگدانەوەی لەسەر چیە بێ ڕنگدانەوەی لەسەر ئامادە باشی حکوومەتی عێراق بێ بۆ ڕوبەڕووبوونەوەی هەڕەشەکان بەتایبەتی کە سیستەمی بەرگری عێراق ئەوەی پێوتێ منزومەی دیفاعی عێراق تەنها بریتی نییە لە هێزە چەکداریە ڕسمیەکان واتە سوپا بەڵکو لە پەنای سوپایە بەشێکی گرنگ و کاریگەری سیستەمی بەرگری عێراق ئەوەیە کە پیانەوتری هێزەکانی حەشدی شعبی هێزی حەشدی شعبی بەداخەوە لەگەڵ هەڵبژاردننی ئەم دوایی عێراقا
بە حکمی ئەوەی لە ڕێگەی چەند هێزێکی سیاسیەوە بەشدارن لە هەڵبژاردنەکەشە ئەوان ئێستا لە حکوومەتی عێراقی تووڕن و لە کۆمسیۆنی باڵا تووڕن و فشار دروست دەکەن و شەقامیان جوڵانەوە و ئەچنە سەر ناوچەی سەوز. یعنی ئەگەر تۆ پێکاتە سەرچەکەی عێراق لە ڕووی سیاسی و لە ڕووی عسکەریەوە لە ڕووی سیاسیەوە ناکۆچی تابێت لە ڕووی عسکەریەوە ڕنگدانەوەی بێ لە ڕووی ئامادەکاری دەوڵەتەوە بە ڕووبەڕووبوونەوەی داعش کاریگەری ئەبێ و ڕەنگە هەر خودی ئەم ڕووداوانەی ئەمەی با بڵین پلانبەرەکانی داعش لە ماوەی ڕابردووە بەعکسەوە ڕەنگە ڕەسیدێکی نوێ بداتەوە بەشێ بە ئەم هێزانەی کە پیان ئەوتری حێزی حەشدی شعبی بۆ چونکە ڕەنگە ئاماژەی ئەوەی تیابێکە ئەوەی واکە داعش چالاک بێتەوە لە کۆمەڵەیە ناوچەیە ئەوەیە کە دەوڵەت بەو خەیاڵدانەوە ئەژی کە ئەم هێزانە چی لێ بکە هەڵۆشێنێتەوە تایبەتی کە لە ماوەی ڕابردووە بە ئاشکرا مقتەدا سەدر وەکو براوەی سەرەکی ئەو پرۆسی هەڵبژاردن بانک باسی لە هەڵۆشاردنەوەی هێزی حەشدی شعبی و تەنانەت هێزی پێشمەرگەش کرد بەڵام ئەم ڕووداوە خێرایانە کە ڕوو ئەدەن کە بە تایبەتی کە ئەمانی پەلامەرەکانی داعش دەری ئەخاکە پاراستنی سیستەمی بەرگری عێراق بەو پێکاتەیی کە هەیە بابەتێکی گرنگە وە نابێت دەستکاری بکرێ بە ناوی کۆکردنەوەی یان بە بیانووی کۆکردنەوەی چەک لە دەستی دەوڵەتە بۆ چونکە عێراق خۆی ئەگەر سیستمی بەرگری عێراق بە پشت بەستن تەنها بە سوپا ئیکتیفای بکردایە ئەو کاتە بێگومان ئەو بۆشایە ئەمنیانە نە لە ناوچە کوردستانەکانە دروستە بوو نە لە ناوچە سونە نشینەکانە دروستە بوو ئەمە واقعەکە بەڵام لە هەمان کاتدا لە هەمان کەچە هەڕەشەیەکی گەورەشە بۆ سەر سونەکان لە عێراق کاتە کاک عەدالەت پێویستە لە داهاتوودا عێراق چۆن خۆی ئامادە بکات بۆی بتوان خۆی بە تەنها ئەمن و ئەمنی عێراق بپارێزێت وەڵی ڕاستە بێ دۆخی عێراق زۆر زۆر ئاڵۆزە یعنی بنسبەت ئێمەشەوە وەکو کوردیش ئاڵۆزە هەڕەشە هەیە لەسەر یعنی هەموو ئەو ناوچانەی کە پیانەوتی ناوچەی سنووری و ناوچەی کوردستانی هەڕەشە لەسەر هەموو دیهاتەکانی هەیە و ترسێک هەیە کە ململانەی سیاسی ناو ماڵی شیعە و ململانی نێوان هێزە سیاسەکان بەگشتی و ڕێک نەکەوتنی تەواوەتی چکە ڕێکەوتن لە هەندێک محوەری دیاریکرا و جیاوازە لە ڕێکەوتنیی کۆنکرێتی لە نێوان وەزارەتی دیفاعی عێراقی وەزارەتی پێشمەرگەکە چۆن ئەو ناوچانەی کە پیان ئەوترێ فەراغی ئەمنیتیایە چارە وە لەلایەکی ترەوە هەندێک کەم و کوڕی لە ڕێخستنەوەی هێزی پێشمەرگە لە ناوچەکانی ئەو ناوچانی کە پیانوتی ناوچی سنووری ئەو کەم و کوڕیانش هەموو ئەمانە کاریگەریان هەیە لەسەرەوەی کە داعش پەلامەرەکانی بەردەوام بێت و ئەبێت دەست بەجێ لە بەتایبەتی لەم ماوەیە ئەبێ ئەم کێشانە چارەسەر بکرێت بەتایبەتی مەسەلەی ئەنجامی هەڵبژاردنەکانی عێراق چونکە ئەگەر ئەوە یەکلا بکرێتەوە دەست بەجێ هەوڵدرێکە حکومەت پێک بێنرێکە حکومەت پێکێنرا و کاتە ئەو حکومەتی کە لە عێراقا کە دێتە کایە و بێگومان بەرپرسیارەتی ئەوەی دەکەوێتە سەرشان کە ئەم کێشەوە ئەم هەڕەشە ئەمنیانە لە کە سەریان هەڵتاوەتەوە کۆتایی پێبێنێت. زۆر سپاس بۆ بەڕێز عەدالەت عەبدوڵڵا نووسەر ئەکادیمی کە ئەمڕۆ لەگەڵمانە لە بەیانی کورسات نیوز ئامادە بووی سپاس بۆی کە وەڵامی پرسیارەکانیشت داین. زۆر بەخێر بێ کاک عەدالەت. خێر بێ.